لێرە لەم کۆڕەی ناساندنی کتێبی سۆزی ئەوین لە نووسینی کاکە سامان عومەر بە دیداری یەکتر شاد دەبینەوە و خۆشحاڵین لێرە یەکترە بینینەوە و بە پێویستی ئەزانم سوپاسێکی کاکە کارواناوات بکەین کە دەرگای ئەم قاعە جوانە و ئەم کافێ جوانە کافەی نۆڤا دەرگای ئاوەڵا کرد بۆمان. ئەمەش خزمەتێکە بە کتێب و بە نووسەران و شاعیران. هەڵبەت شاعیرانمان پێویستیان بەوەیە دەستیان بگرین و پشتگیریان بکەین و گرنگیان پێبین لە بریەوەی کە لە سەرەتاوە هەوڵ بین خۆمان وەکو مامۆستا فەرزکەین بەسەریانە. کاکە سامان عومەر ئەمە دووەم کتێبێتی بە ناونیشانی سۆزی ئەوین پێکاتووە لە کۆمەڵی شعری جوان. هەڵبەت ئەمە هەنگاوێکە دەستپێکی نووسینی ئەدەبەکەیەتی دڵنیام کتێبی دووەم و کتێبەکانی دواتر لە ساڵانی داهاتووە هەنگاوێکی جوانتر و داهێنانی زیاترەکە پێشکەوتن بەخۆوە بینێ لە ئەدەبدا. لەبەرەوە ئێمە ئەم هەنگاوەی ئەبێ بە گرنگ سیرکەین. زۆر گرنگە میلەتەکەمان گرنگی بە گەنجان بە ئێمە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین. ئەگەر ئێمە گرنگی بە گەنج نین چۆن لە ڕوومان بێ بە خاڵک بڵێن ئادەی فەرم و وەرە بە گرنگی بە گەنج بێت. لەبەرەوەی گەنج وزەی زیاترە، گەرم و گوڕی زیاترە، گەشتبینی زیاترە. یەکەم شعری ئەم کتێبە با کاک سامان خۆی بۆمان بخوێنێتەوە. بفەرموو کاک سامان. سەرەتا بەخێر هاتنتانەکەم بەخێر بێن بۆ ئەم کۆڕە شاریە. هیوادارم لە ئاستی ئەوە یابین و هەروەها بتوانین ئەمڕۆ باشترین شاعرەکان بۆ ئێوە بخوێنینەوە. بۆیە ئەمە دووەم ناساندنی کتێبەکەیە کە بیکەم. ئەمەوێت پێشەکی هەموو کۆڕێکم کە بە ناونیشانی ئەم کتێبەک ئەیکەم شعرێک کە بۆ گەنجی ئێستا و بۆ ئەم میلەتە زۆر گونجاوە. ئەلو ئەی کوڕی هەژاری پەنجەقلیشی دڵشەکەت، ئەی کوڕی هەژاری پەنجەقلیشی دڵشەکەت، بە سەرما و بە گەرما ڕۆشتی بۆ سەرکار و بۆ پیشەکەت. بە منداڵی پێیان وتی خۆت ڕابێنە لە برسێتی، یان لە خۆشیەکان مناڵی یان لە خواردن و توێنێتی. پەنجەت سڕ بوو هێندە بە سەرما کارت کرد، کاکی دەوڵەمەند لەولاوە خۆشیەکانی تۆی بۆ خۆی برد. بە گەنجێتی خۆشی نەدی بەردەوام هەوڵی خۆتت دا، بە ماندوێتی و بە هیلاکی قەت نەوەستای هەر هەوڵت دا. برسی بوون و توێنێتی بوون بۆ تۆ دایمە خەڵات بوون، کەسانێکیش دوور لەمانە خەریک کورسی و دەسەڵات بوون. نەماندوو بوون نەهیلاکی نەیانتوانی کۆڵت پێ بدەن، تۆ خاوەنی شکۆیەکی گەرنا حەزان ڕێگەت پێ بدەن. کە گەورە بووی بە بێتاوان ئازاریان دایی، هەرچی تاڵاوی ژیانە لە پێکێکا دەرخواردیان دایی. گوناحی تۆ هەر ئەوە بوو قسەی زار و دڵت یەک بوو، قسەی جوان و بەڕەوشتت لە جێی پارە و لە جێی هێز بوو. هەموو هەوڵی تۆ ئەوە بوو ژیانێکی سادە دروستکەی، نەوەکو بە پارەی حەرام دەست و پەنجەکانت پیسکەی. بەردەوام بووی لە بەرەو پێشچوونی ژیانت، زۆر شتت کردە قوربانی بەڵام نەتفرۆشت ویژدانت. وردە وردە تەمەن نەما هەژاری پێی بەتاڵ کردی، بەڵام لەگەڵ ئەوانەشدا سەرفراز و سەربڵندی.
کوڕی هەژاری خوداناز ئەی دڵپاکی دەم بە خەندا ژیانت هەر هەمووی داستانە من ئەیکڕم بایی چەندە ژیانت هەر هەمووی داستانە من ئەیکڕم بایی چەندە دەستان خۆش کەن سوپاسیانەکەین ئێرە شوێنمە سەرکۆنە مەکە کە ئێرە شوێنمە ئەم نیشتیمانە خڕۆکەی خوێنمە منیش وەک ئێوە خاکێکم هەیە ئاو هەواکەی دایم هاوڕێمە منیش وەک ئێوە حەزم لە ژینە وڵاتێکم لەسەرم زەمینە منیش وەک ئێوە حەزم لە ژینە وڵاتێکم لەم سەرزەمینە ژێرخانی وڵات هەمووی ئاڵتونە کەچی خەڵکەکەی ڕوت و برسینە لەژێر سایەی ڕەحمی خوا ژیانەکەین دەست بۆ ماڵی هیچ کەس نابین چواردەورمان ناحەزمانە شانازیە کوردستان وڵاتمانە تەنیایی کاک سامان عومەر لە شێرێکیا بە ناونیشانی تەنیایی لە لاپەڕە 59 کتێبی سۆزیەوین ئەڵێت تەنیایی لەم گۆشەی تەنیاییەدا کەسێ نییە کە کەسم بێ جگە لە خەم حەزم دەکرد کە بیچێژم کە کەسێک بێتە هاوڕێم حەزم دەکرد کە بیچێژم کە کەسێکم بێتە هاودەم ئەمما نەمدی هیچ هاودەمێک بێ کەسی نەبێ خودای خوڵخێنەر کەس وەک من نەبێ کواویندارێ لە حاڵم پرسێ کە لەم حاڵەمدا خوێنی ئاڵم لە چاوم ئەڕژێ نیشتیمانم کە دەتبینم لەم حاڵەتەدا بێگانەکان خۆیان دەکەن بە ماڵەتدا بوونەتە خاوەن ماڵ بە ئاو هەوای پاکتە دەزەگێڕن بە نێو سروشتی جوانتە چاو هەڵدێنن بە سەرمایەت بە نێو خاکی کوردانتە حەزەکەن کە جێی بێڵن کۆچەکەت بەن بەشانتە حەزەکەن کە جێی بێڵن کۆچەکەت بەن بەشانتە ئەزیزەکەم هەر تۆ بووی کە فێری ڕوانی لە ئەستێرە و مانگت کردم ئەزیزەکەم هەر تۆ بووی کە فێری ڕوانین لە ئەستێرە و مانگت کردم هەر تۆ بووی کە بوویتە هۆکار پەشۆکاوی و ڕەنگی زەردم کوا من لە مانای خەم خواردن تێ ئەگەیشتم ئاوێزان بووم لەو کاتەوەی بە تۆ گەیشتم خۆ من نەبووم فێری ڕاکردن و خۆشارنەوەم کردی خۆ من نەبووم فێری ڕاکردن و خۆشارنەوەم کردی خۆ هەر من بووم لە دوای ڕۆژنیش هەموو کات دوعام بۆ کردی کە ئەتزانی بە ڕۆشتنت ئیتر خۆری من هەڵنایە چۆن دڵت هات فریوم دەی کە ئازارێک لە ناخمایە بەڵام گوڵم ئەی ئەو کەسەی بەدیارتەوە شەوی تارم ئەکردەوە کە ڕۆیشتی بە یەکجاری دڵی خۆت لە من سندەوە بەس من ئەڵێم هەرگیز نەکەی ڕۆژێک بە خەیاڵت دابێت شعرێکت بۆ نازڵ بکەم دوعای تیا بێت ئەگەر بێت و ئاهی دڵێ لە بەرامبەر وەفای گوڵێ بێت و سەرڕێت پێ بگرێ ڕۆژ و شەوان هەزاران جار دڵت ئەمرێ ڕۆژ و شەوان هەزاران جار دڵت ئەمرێ گەڵا پێ بە پێ کەوتنی گەڵا بەسەر لاشەی هەردووکمانە گەڵا وەریوە من کە ئێستا دوورم لە تۆ هێندەی هەڵوەرینی گەڵا خەمم نۆشیوە
بەم بارانە لەژێر چەتری پاییزانەمان ڕەماوم بەم بارانە لەژێر چەتری پاییزانەمان ڕاماوم وا هەستەکەم سەردەمێکە بە بێفایدەیە ژیاوم لە سایەی دابڕانی تۆ هەموو گەڵاکانم بژارد کۆم کردنەوە و ناوەکەتم بۆیان چرپان کۆم کردنەوە و ناوەکەتم بۆیان چرپان هێندەی هەڵوەرینی گەڵا ئەشکی نێوانمان وەریوە هێندەی هەڵوەرینی گەڵا ئەشکی نێوانمان وەریوە ئەوەی ویستم زەمامە لێمی سەنمەوە خۆگەڵاکان هەڵدەوەرن بەڵام یەکتر جێ ناهێڵن بە یەکەوە خەمی یەکتر ئەلاوێنن بەڵام ئەی تۆ کواوە گەڵا بەڵام ئەی تۆ کواوە گەڵا بەڵام ئەی تۆ کواوە گەڵا وەفا و سۆزی خۆتت نواند ڕۆیشتی و ئیتر تا هەتایە لانکەی خۆشەویستیت شکان لانکەی خۆشەویستی شکان کاک سامان عومەر بەر لەم ئەم کتێبە شێعرە بە ناوی سۆزی ئەوین کتێبێکی تری هەیە بە ناونیشانی بەکەم مەڕوانە لە خۆت هەر لە ناونیشانەکەیە دیارە کە وەکو گەنجێک ئێوێ بە باوەڕ بە خۆبوونەوە بە ئیرادەیەکی بەهێزەوە بێتە ناو دنیای نووسینەوە خۆی ئامادە کردووە بۆ ئەو ڕەشەبایی کە دەیانەوێ نەمامە تازەکان بشکێنەوە بۆیە ناویناوە بە کەم مەڕوانە لە خۆت چکە ئێمە لە مناڵیەوە بەلێیان دەرونیەن جەسەدیەن هەوڵ دراوە سەرکۆنە و سەرزەنشت و سەرکوت بکرێن کاتێک ئێمە لەو پەروەردا تاگڕەوی و دیکتاتۆری و داپڵۆسێنەرانە ڕاپەڕین و وەکو گەنجێک یاخیە بین ئەڵێن نا ئەوەمان قبوڵ نییە ئەوەیە داهێنن جا چ لە ئەدەبا بێت چ لە شێعرا بێت چ لە هونەرا بێت چ لە نووسینا بێت چ لە گوتارا بێت چ لە دنیای سیاسەتا بێت چ لە چالاکی کۆمەڵایەتیە بێ ئەبێ داهێنان کەین داهێنان ئەوەیە کە ملکەتی شتە دووبارەکان نەبین نا لەبەرەوەی فڵان کەس باوکمە قەینا فڵان کەس دایکمە قەینا فڵان کەس ڕەفیقمە قەینا با لێمان بن با دامان پڵۆسێنن با بمان شکێننەوە با پێمان بوترێ تۆ سووریت تۆ ئێرانیت تۆ خەڵکی تورکیایت ئەبێ بۆیان ڕاستکەینەوە نەخێ من کوردی باشووری کوردستانم من کوردی باکووری کوردستانم ڕۆژهەڵاتی کوردستانم ڕۆژ ئاوای کوردستانم بۆیان ڕاستکەینەوە نابێ ملکەج بین نابێ تەسلیم بین شاعیر نابێ ملکەج بێ شاعیرە بێ یاخی بێ شاعیرە بێ ڕەخنە بگرێ شاعیرە بێ ئامۆژگاری خاوەن معلوماتە کاڵۆکرچەکان قبوڵ نەکا شاعیرە بێ هەوڵی گۆڕانکاری بە ئەبێ قەڵەمەکەی ڕۆڵی هەبێ لە پێشخستنی کۆمەلگاکەی ئەبێ دارێ لەسەر بەردێدانێ نەک وەکو تووتی حاشا من الحضور هەرچیەکی بیست و هەرچیەکی بینی دووبارەی کاتەوە ئەمەیە پەیامی شاعیر ئەمەیە پەیامی شاعیر سامان عومەر ئەوەی ئەوێت من ئێوەی گەنج ئێوەی هاوشاری ئێوەی کورد ئێوەی نووسەر و ئەدیب و هونەر و هونەردۆست و شعردۆست و ئەدیبدۆست ئەوەتانەوێت بۆیە ئێوە جیاوازن لە خەڵکی عەوام ئێمە پێویستمان بە خەڵکی عەبقەری نییە هێندەی پێویستمان بە خەڵکی گۆڕانخواز و پێشکەوتن خواز و
پێشبڕکێ خواسێ. ئەمە پەیامی کاک سامان عومەرە، ئەمە پەیامی شاعیرە، ئەمە پەیامی ئەم قەڵەمە گەنجەیە. دڵنیام ئێوەش پشتگیریەکە. سەرەڕای ئەم قەڵەمە گەنجە توانیوێتی بە هەوڵی خۆی هونەری مۆسیقا ممارەسە بکە و عەزفی کات و بیژەنێت. دڵنیام لە مۆسیقاشە هەوڵەیە پێشکەوێت. بۆیە سوپاسی هەموو ئەو کەسانەکەین کە یارمەتی قەڵەمە گەنجەکانێن، بەگشتی ئێوە. شاری سلێمانی کاوترێ شاری ڕۆشنبیری و شاری شانە و شاری شعر و ئەدەب. ئێوە ئەو لەقەبە ئەسەلمێنن، ئێوە ئەو ناونیشانە بۆ سلێمانی خەڵکی تاجر و کاسبکار کە ئامانجی لە ژیانە تەنها پارێ و پارێ و پارێ و بەس. ئێوە ئەو ناونیشانە ئەسەلمێنن، ئەچەسپێنن بۆ هەموو کوردستان، بۆ هەموو جیهان. داوا دەکەین قەڵەمێکی خاوەن ئەزمون کە لە شعری نیشتیمانیدا جوان هۆنرەوەیە. کاکە جاسمی ساز لە حەزوری ئەم قەڵەمە گەنجە شعرێکی نیشتیمانی خۆیمان بۆ بخوێنێتەوە. پشتی لە منە ئەو بینم. فەرموو کاک جاسم. پێشتر پێمان وتووە کە ئەمە میوانی ئەم کۆڕەیە وەکو خاوەن قەڵەمێک. لەوانەیە نەتوانین شاعیرانی تر داوا لێ بکەین لێرە لەبەر نەبوونی کات لێرە شعر بخوێنەوە. ئەجینا شاعیر و خاوەن قەڵەم و هونەرمەندی جوانی تیا ئەم کۆڕە. بفەرموو. تا ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان بەخێر بێن سەر چاومان. سوپاس بۆ کاگاکۆ. من بۆ میوانی هاتبووم. دیارە کاگاکۆ احترام و ڕێزی خۆیەتی کە بانگێشی سەر منەسەکەی کردم. هۆنراوەکتان پێشکەشەکەم بە ناونیشانی نیشتیمانێکی بێناس. ئەی نیشتیمان، من دەزانم تۆ لە چوار لاوەزامداری، زووخاو لە جەستت دەچۆڕێ بە بێزاری و بە ناچاری. ڕۆژێ شەڕت لەسەر دەکەن، ڕۆژێ دڵسۆزت دەردەکەن، نەک شەڕی دوژمن و دژی دەیکەن شەڕی براکوژی. ئەی نیشتیمان، خیانەت و عار و پەڵە، مێژووی ڕەشی پڕ لە هەڵە، کام سەروەری و کام شانازی، بۆیە پێت دەڵێم بێنازی. ئەی نیشتیمان، بەش دەزانم بۆ لاوەکان، فرمێسکت بووە بە باران، کە کۆچ دەکەن بۆ هەندەران، دەبنە پەڕەوەنزەی شاران. ئەی نیشتیمان، لێرەش زۆڵە کوردی بێدرگاوبان، لەسەر میراتت ناتەبان. ڕۆژێ ئۆردوی تورکیا دێنن، ڕۆژێگا خوندان ئێران. ئەی نیشتیمان، تۆ بە ئومێدی ئەمانەی هەر لارە ملی بێگانەی، هەتا ئەمانە بمێنن دڕچێک لە پێت دەرنایێنن. ڕۆژێ لە تێکە دەفرۆشن، ڕۆژێ بە دوژمن دەدۆشن، ڕۆژێ خوێنی لاوەکانت لەگەڵ پێکێکا دەنۆشن. ئەی نیشتیمان، عاشقی کورسی و پۆستە بن، لەگەڵ ناڕەسەن دۆستە بن، دڵسۆزانت دەدەن بە کوشت، لە ناویانە بن پشتا و پشت. ئەی نیشتیمان، چی نەما دەستی بۆ نەبن، پیرۆزیشیان کردووە بە پەن، لەژێر دروشمی ئازادی، ئازادی جر و خابونیادی. ئەی نیشتیمان، دائناوە پەرلەمانێ، هەی هەی چی دەگوزەرێ کەس نازانێ، هەتکی حەیا و ناموسەکەن، ئافەرین لە جاسووسەکەن. پەرلەمانی چی بە هەر حاڵ، ئەیبەنە سەر ڕۆژانی ساڵ، دوو قسەش ناکەن گشتدەم بەتاڵ، وەری ئەگرن موچەی خەیاڵ. هەی نیشتیمان، مامۆستا دەکا داوای حەق، دەیدەنە بەرز لەو بەرشەق. شەرم ناکەن لە مووی سپی، تێی هەڵەدەن ڕاست و چەپی. ئەی نیشتیمان، دزی بچووک لە زیندانە، هی گەورە سەرۆک وەزیرانە، هەر شوێنێ خۆش و دڵگیرە، هی کار بەدەست و وەزیرە. ئەی نیشتیمان، زۆریان دانا کەمیان هێنا، ئەوەی بردیان لەسەردا بوو. ئەی نیشتیمان، خۆشەویستی وڵات لە لای ئەمان پارە و پول بوو. ئەی نیشتیمان، ئەوەی کە دوژمن نەیتوانی ئەمان کردیان بە ئاسانی، چی نەما دەستی بۆ نەبەن، پیرۆزیشیان کردووە بە پەن.
ئەی نیشتیمان ئەنجا عەرەبی پێپەتی ئەوەی ئەمسی قەیپێتی فەزڵ بۆ لای سەر و عەرەبیش لەیان بوو بە زەرو لە پایتەختی کوردستانم لە جێی سەروەری و داستانم بە دۆنم ئەرزیان پێدەن فەزڵ بەڕێیەکەن هەی نیشتیمان تورکی فاشی چەند ڕندەن میوانی کاکی سەرکردن خێرەوە هاتوونە باشوور بۆیان ڕاکراوە فەرشی سوور عەجەم لە تاران و قوم ناونیشانیان نادیار و گوم پێ دەچێ زۆڵی سیغە بێ نامەحرەم و نادیدە بێ لێرە بۆتە شوانی مەڕ هەر کورد بە کوردەدا بەشەڕ گەر بڵێ و خوێنت بۆ ڕشت دەڵێ چییە سەگێکی کوشت ئەی نیشتیمان شەهید خوێنی خۆی ڕشتووە جگەر گۆشەی جێهێشتووە دایکی شەهیدی بێموچە دەنوێ لە کۆڵان و کوچە نیشتیمان جوابی دامەوە بە کۆڵێ هێش و زامەوە وتی منی جوا مەزانی ئەمان دەیکەن حکومڕانی فەرقی ڕەش و سپی ناکەن ئەیانەوێ وڵات چاکەن نەمزانیم خۆفرۆشانە کەل لە پوت و بۆشانە ئەوەی دڵسۆزی وڵات بێ ئەبێژینی دەرد و تاڵ بێ وتم نیشتیمان ئاگر بەردرا لە نیشتیمان هێزی نەما کوردستان چی بکەی لە جابی دەبان وتی کاکە لێگەڕێ لەوانە وتی کاکی براواز بێنە لەمانە ئەمانە شکاوە شکۆیان چی بەسەر هاتانە و پۆیان با بڕۆن هەر خۆیان بە خۆیان ڕوویان ڕەش بێ وەگەم ڕۆیان زۆر سوپاس ئەم شعریان شعری باوک کە بۆ هاوڕێکی خۆشەویستم نووسی کە باوکی بەداخەوە لە ژیان بەجێ هێشتین ئینشاءڵڵا ڕۆی لە هەموو ڕۆژێک خۆشترە بێت ئەی باوەگیان گەلێک زوو بوو بۆچی لە ژیان بەجێت هێشتم لەو ساتەوەی کە تۆ ڕۆشتووی هەرچی تاڵیە من چێشتم هەموو کات کە بیرت دەکەم دێیتە پێش چاو لەگەڵم بووی هەرچی بکەم نایەیتەوە تازە ڕۆیشتی لە دەسم چووی ئاخر باوە بۆ جێت هێشتم تازە ڕۆڵەکەت پێ ئەگەی نازانم چۆن بانگت بکەم بۆ ئەوەی لە من تێبگەی کاتێ تۆ لە ژیانا مابووی من باکم بە هیچت نەبوو ئاخر بۆچی تەنیات کردم خۆشەویستیت هەر ئەو نەبوو بەڵێن بێبەس وەرە وەلام هەموو شتێک جێدەهێڵم هەموو کات لەگەڵت ئەبم ژیانی خۆمت پێ ئەسپێرم هەموو کات لەگەڵت ئەبم ژیانی خۆمت پێ ئەسپێرم زۆر سوپاس دەست خۆش کاک سەما هەڵبەتە ناساندنی کتێبی سۆزیەری ئەوەندە کافی بوو کە وەکو پەیامێک لە ڕووی مەبەستناسیەوە باسی ئەوە کرد کە کتێبە پەیامێکی لە پشتە و تمۆحی بۆ هەنگاوەکانی داهاتوو چۆنە لەوە زیاتر باسی کەم دڵنیام بەگە زیاتریش باسی کەم ناچێتە قابلی زیادەڕەویەوە ئەوەی کە زۆر گرنگە 100,000 و دوانی بەکارە هەموو کەس پێوێرێت بەڵام کردەوە ئیرادە و لە خۆبردووی و سەلیقە و تەحەموڵ و بڕیارێکی مەیدانی و ویژدانیانە و مرۆڤانەی ئەوێت بەڵام قسە هەموو کەس دەتوانێت قسە تەنانەت تورکیەکیش دەتوانێت لە چی بڵێن ئەوە بڵێتەوە ئێمە لە حەزۆریەوەدا زۆر خۆشحاڵین هاتنی ئێوە گەورەیە بە پێویستی ئەزانم سوپاسێکی کاکوردە محەممەد بکەم کە بە ڕووماڵی ڤیدیۆی لەگەڵمانە و هەروەها سوپاسی کاگەکرم جۆرنالیستکەم پەیامێری کەناڵی میدیایی پرینتەی میدیایە و سوپاس پێزانیەکی تایبەت بۆ ئامادەبوونی ئێوە ئەوەی کە دەمەوێت تێبینی باسی کەم ئەم کتێبە بڕێکی ڕەمزی 1000 دیناری لەسەردانراوە ئەیکەین بە هەدی هەر کەسێک کە بێتە لای مێزێ کتێبە و
خۆشحاڵە بێت هەم کتێبە و یادگاریم دایبێت و هەنگاکە حەزی لە خوێندنەوە شێعر کە دەتوانێت شێعرەکە بخوێنێتەوە چ ملاحەزاتێکی هەیە توانێت بینێرێ بۆ ڤایبەر یان ئەکاونتی کاکە سامان عومەر بۆ هاوڵگۆڕی بیرروڕای بۆ جواترکردنی ئەم قەڵەمەکە جا شعری پەیکەری دڵ لەو کاتەوەی شوشەی دڵم شکێنراوە لەو کاتەوەی شوشەی دڵم شکێنراوە هەر پارچەی و لە شوێنێکا فڕێدراوە لەو ڕۆژەوە پارچەکان کۆ دەکەمەوە ئازارەکەی لە ناخمدا دەسڕمەوە بەڵام چی بکەم ئازارێکە ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر ئەبێ دڵم هێندە ماندوو بووە وەک باڵندە دێت و دەچێ بە ڕۆشتنت ترپەی دڵم کەوتە تکا بەو ڕۆشتنە ئیتر شوشەی دڵم شکا لەوە ترسام وتم دڵم لەد لەد ئەکا کەوتە هاوار وتی منیش بۆ خۆی ئەبا بەڵام چی بکەم حەزم نەکرد ئەویش وەک من دڵی بشکێت خۆ من سوتام ئیتر دڵم پێشکەشی بێت خۆ من سوتام ئیتر دڵم پێشکەشی بێت دووبارە بە خێراتنتانەکەم هیوادارم توانی بێتمان بەم شعرانە ئێوارە کۆڕێکی باشتان بۆ ساز بکەین لەکەم و کوڕیمان ببورن هیچ کەسێک بێ هەڵە و بێکەم و کوڕی نییە ئێمەش تازە دەستمان کردو بە شعر نووسین ئینشاءالله لە داهاتووە شعری جوانتر و باشتر و ڕێک و پێکتر و لە هەم لە ڕووی ڕەوان بێژەوە هەم لە ڕووی خافیە و وەزنەوە و هەروەها لە ڕووی ڕوخسار و وێنەی شعریەوە ئینشاءالله شعرەکانمان بەرەو پێش ئەبەین زۆر سوپاسی پشتگیریەکانی ئێوە ئەەکەم ئەو پشتگیریانەی ئێوە وایان کردو کە ئەم شاعرە بەڕێزانە بتوانن بەردەوام بن بتوانن شعری جوانتر بنووسن وەکو کتێبی سۆزی ئەوین من پێشتر کتێبی بەکەم مەڕوانە لە خۆت کە کتێبێکی دەرونی بوو بڵاوم کردەوە لەسەر ئەستۆ خۆم بڵاوم کردبووەوە چەند نوسخەیەکی کردمان بە دیاری بەڵام ئەم کتێبە لەگەڵ شادی کەریمە شادی خان ئەگەر دڵنیام کە ئێوە باشی ئەناسر ڕۆمانوسێکی بەتوانایە وتمان ئەم جارە ئەگەر هەر کتێبێکمان بڵاو بکەینەوە خود چاپی بکەین بۆ ڕێکخراوێکی خێرخوازی بەکاری ئێنین ئەم کتێبەش بڕێک پارێک ڕەمزیمان داناوە بۆیە هیوادارم هەر کەسێک حەزی لە کتێبەکە هەیە یاخود حەز ئەکات بخوێنێتەوە و شعرەکانی بەدڵە ئێمە لە خزمەتیاین بە واژووی خۆمان پێشکەشی ئەەکەین دووبارە بە خێراتنتانەکەم دەستان خۆش بێ و ئێوارەیەکی باش و تەندروست بێ ئەوەی خۆشەویست